الله وبركاته. الحمد لله الذي جعل في كل زمان فترة من الرسل بقايا من أهل العلم يدعون من ضل إلى الهدى ويصبرون منهم على الأذى، يحيون بكتاب الله الموتى ويبصرون بنور الله تبارك وتعالى الأعمى. والصلاة والسلام على البشير النذير والسراج المنير نبينا محمد صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم، القائل: يحمل هذا العلم من كل خلف عدوله، ينفون عنه تحريف الغالين وانتحال المبطلين وتأويل الجاهلين. أما بعد، برزان بحول قوة يارمتي خوا جل شأنه لخزمتنا باسی ئەو بابەتە ئەکەین کە هەڵبژێردراوە کە بریتیە لە هەڵوەشانەوەی گومانی عەقلانیەکان. باسەکەی منیش لەم دەرسانە بە کورتی ئەتوانم بڵێم بریتیە لە سێ تەوەر لە هەموو دەرسەکانە. لەو مانگە ئینشاء الله تعالى ئەتوانی ئەگەر عنوانی بۆ دانەی بڵێ لە ژێر سێ ناو نیشانە جێ ئەبێتەوە. یەکەم بریتیە لە نەشئەت العەقلانیین، دروستبوونیان هەر لە سەرەتاوە. یەکەمین جار کێ بوو عەقڵی خستە پێشی یا ئاڕاءەکانی خۆی خستە پێشی عەقڵەوە و بەمێژووە پیای بێ هەتاوەکو ئەگەینە عەقڵانیەکانی ئەم سەردەمە. تەوەری دووەم بریتیە لە ئوسوڵی ئیستیدلال لای ئەهلی سوننە و جەماعە چۆنە. یعنی ئەگەر ورد بیتۆ لە مەذهەبی عەقڵانیەت، ئەوانەی کە عەقڵی خۆیان ئەخەنە پێشی هەموو شتێکەوە، سڕی مەسەلەکە نەبوونی ئەسڵێکی صحیحە، بنەمایەکی دروستە بۆ بەڵگەهێنانەوە. فبۆیە لێرەوە ئەڕۆینە سەر باسی ئوسوڵی ئەهلی سوننە بۆ ئیستیدلال چۆنە. بەشی سێمیش بریتیە لە هەڵوەشانەوەی ئەو شوبهانەی عەقلانیەکان هەیانە کە ئەتوانی هەموو شوبهەکانیان لە یەک خاڵە کورد هەڵبێنی. ئەوی ژەوەتانێ مادام بە عەقڵ لە دەق تێگەین، کەواتە عەقڵ حاکمە بەسەر دەقەکانە. کەوا بوو هەتاوەکو هەر دەقێک عەقڵ بڕی نەکرد بۆیە ڕەدی دەکەینەوە. ئەم شوبهەش لە زیاتر لە 6 ڕوانگەوە لەو کتێبەی بەردەستان کە ناوی نەقد ئوسوڵ العەقلانیین باسی کردووە بە حەول و قووەتی خوا. خولاسەیەکی باسەکەین کە ئەو خاڵانەی باسەکەین کە خاڵەکانی تری لە خۆ دەگرێ. وەکو خوای پەروەردگار جل وعز لە قورئانە ئەفەرمێ: مثل الذين اتخذوا من دون الله أولياء كمثل العنكبوت اتخذت بيتا وإن أوهن البيوت لبيت العنكبوت لو كانوا يعلمون. بحول قوتي خوابتان رون بيتوا عقلانية شبهكانيان قمانكانيان بزباني خويان بلغكانيان وكو مالي عنكبوت وايا كرب العزة جل جلاله بو خاوي و پوچەڵی مەذهبێک نمونەی بە ماڵی عنکەبوت دەهێنێتەوە. لە کۆتایی ئەم
دەرسانە ئینشاء الله بۆتان ڕوون دەبێتەوە ماڵەکانیان ماڵی عنکەبوتە. ئەوە نییە پیا و پشتی پێ بۆسێ، ئەوە نییە پیا و بەهۆیەوە سەرکەوێ، نە فشۆڵە فشۆڵە. و ئەهلی علم لەناو ئومەتی محەممەدا هەمیشە هەستاون بە ڕوونکردنەوەی ئەو گومانانەی لەسەر دین دروستە بن، بەعکسی بەنی ئیسرائیلەوە کە پێغەمبەران ئەو مهمە و ئەو ئیشەیان نەکرد، وەزیفەی پێغەمبەرانیان بوو. ئەمما لەناو ئومەتی محەممەدا عولەماکان هەڵەسن بەوە، و ئەوانەی سەرقاڵن بە عیلمەوە هەڵەسن بە ڕوونکردنەوەی گومانی نەیارانی دین بۆی بۆ خەڵکی ڕوونکەنەوە. ئەگەر سەرنج بدەن، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة والسلام كانت بنو إسرائيل تسوسهم الأنبياء كلما هلك نبي خلفه آخر. بنو إسرائيل پێغەمبەرانی خوا سیاسەت مەداریانە کرد، دینداری بنی ئیسرائیل پێغەمبەران خۆیان بەڕێوەیان دەبرد. بۆیە پێغەمبەرێک بمردایە پێغەمبەرێکی تر لە دوای دەهات یەکسەر بۆی بەیانی دین کا بۆ خەڵک. بەڵام بۆ ئومەتی محەممەد ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين. بيغمري خاتم الأنبياء بيفرمي وإن الأنبياء لم يورثوا دينار ولا درهم ولكن ورثوا العلم. بويا باسكردني قماني نياركان وهەڵوەشانەوەی شوبهەی دژە دینان گەن لە دین حاڵی بۆکان و هاوشێوەکانیان ئەمریکی واجبە، شتێکی واجبە. ئەبێ خەڵکێک هەبێ ناو ئومەتی محەممەدە هەستێ بەم کارە. و ئەگەر ئەمڕۆ سەرنج بدەی بەینا و بین لە بین فترەیەک بۆ فترەیەکی تر کەسێکمان لێ ڕاستەوێتەوە، کەسێک ئەڵێ وەڵا ئەم ئایەتە بۆ مەعنا نایە، ئەوەکەی تریان ئەڵێ حتا ئێستا مفەسرین نەیانزانیوە تەفسیرێکی صحیح ئەو ئایەتە بکەن، ئەوەکەی تریان ئەڵێ فڵان ئایەت ئەبوو بەکر و عومەریش نەیانزانی دروست لێ حاڵی ببن، فڵان مەوزوع بەو شێوازە نییە، پێڵەن ئاخر ئومەتی ئیسلام لە دێر زەمان و لەسەر ئەم فەهمە هاتووە بۆ ئەو دەقا، بۆ ئەو مەسەلە شەرعیە. ئەڵێ ئەبوو بەکر و عومەر نەیانزانی بەو دەقا. یەکێکی ترمان لێ ڕاستە بێتەوە ئەڵێ جیهاد مەبەستی هەوڵ و تێکۆشانە، مەبەستی لە جیهاد نییە. ئەوەکەی تر ئەڵێ ڕۆژوش مەبەستی لە ڕۆژوو نییە، بۆیە ئەتوانی خۆت عەزێت نەدەی ئەو ڕۆژۆ بگریت و خۆتی پێوە ماندوو بکەی. ئەوەکەی تریان دێ ئەڵێ خوای گەورە وردەکاری شتەکان نازانێ، ئەو ئایەتانی لەو بارەوە هاتوون مەبەستی خوای گەورە بەگشتی شتەکان نەزانێ، وردەکاریەکەی نازانێ. ئەوەکەی تر ئەڵێ حەدی دزی کە باسی دزی ئەکرێ و حەدی سەریقا مەبەستی پێی دەستبڕین نییە، کاتی ئەڵێ دەسی ببڕە، یعنی دەسی بگرە، یعنی بیکە سجنەوە. ئەم خوێندنەوە تازانە بەڵام لەق و فشۆڵ و نادروستانە بۆ دەقەکان پێویستی بە لەسەر ڕاوەستانە. ئایا تا چەند ئەم بۆچوونانە بۆچوونی سەحن؟ چی پاڵنەرە لە پشتیوە و چی بەڵگەیە بەدەستیەوە بۆ ئەوەی ئەم بۆچوونە بۆ دین بکە ئەم خوێنەوە بۆ دەقا شەرعیەکان بۆ دەقە شەرعیەکان بکات. یعنی دەقێک عولەماکان نەوەیەک و دوان و دا و زیاتریش هاتون وتیانە و ئایەتە بۆ معنادێ، ئەم دەڵێ وڵا بۆ معنا نایە. یعنی بۆ نمونە وەکو چی وایە؟ وەکو وایە کەسێ بڵێ ئەوەی نیوتن وتوێتی لەبارەی جاذبێتەوە مەبەستی لە جاذبەی کێش نییە، کێشی زەوی، مەبەستی لە جاذبەی خۆشەویستی بینی ژن و پیاوە، ئەو عەتفەکە بۆ یەکتر ناڕوە. یعنی تشبیه نەبێ بۆ کەلامی خوا. کاتێک ئەم ئایەتانە دێ و هەمووی وا لێ حاڵی بۆ ئەم دێ بڵێ وەڵا بەو معنا نایە، وەکو شتەوایە. خوێندنەوەی تازە بۆ دەقێک کە هەمووی وا لێ حاڵی بۆ ئەم تێڵێ وەڵا من تازە گەیشتومەتە قەناعەتی و حەقیقەتێک کەس پێی نەگەیشتووە. بەڕێزان ئەمانە خەریکی ئامانجێکن، بزانن یا نەزانن، و ئەم کۆمەڵە ئینشاءڵڵا وەکو باسییانەکەین کە وتمان ئەم دەرسە هەم تەعریفە و هەم تەفنیدە. یعنی تەنها ئەوە نییە بڕۆینە سەر فڵان شوبهە ئەوە وەڵامەکەی، فڵان شوبهە و گومانەکەی، نە، تەعریفە بە عەقلانیەکان کە تەعریفەکە خۆی بۆ خۆی تەفنیدە، ئەنجا ئەڕۆینە سەر خصوصەن ئەڕۆینە سەر باسی تەفنیدیش.
يعني چۆن تعریفەکە تەفنیدە يعني ناساندنی عەقلانیەکان خۆی بۆ خۆی بەشێکی کۆڵەکەیەکی سەرەکیە لە هەڵوەشانەوەی شوبهەی عەقلانیەکان ئەگەر بزانی بۆ دروست بوون چۆن دروست بوون چی پاڵنەرە لە پشتیان ئیتر بۆ خۆی ئەوسا قسەش بکە قەدر و قیمەتێکی لات نامێنێ قەدر و قیمەتێکی لات نامێنێ چکۆڵێ ئەمە ئەمانن بۆیە ئەگەر ورد بیتۆ تەماشاکەی خەریکی جێبەجێکردنی ئەو ئاواتانن ئەو حەزانن ئەو هەوڵانن کە دوژمنانی دین داویانە هەنگاویان بۆ هاویشتو خەریکی بوون ئەوان هەنگاوێکیان ناوە ئەمان هەنگاوی دووەمیان بۆیان ناوە ئەوان دیڕێکیان نووسیوە ئەمان دیڕەکەیان بۆ تەواو کردووە بۆیە یەکێک لە ڕۆژهەڵات ناسەکان کە ناوی جۆن تاکلیە ئەڵێ پێویستە کتابەکەی خۆیان کە بەهێزترین چەکێکە و کاریگەرترین چەکێکە بەکاربێنین لە دژی خودی ئیسلام بۆ ئەوەی بە تەواوەتی ئیسلام لە ناوبەری بۆیە ئەبێ کارێ بکەین و دقیق بنوە لەم نەسەی و لەم قسەیەی هەرچی شتێک براکانم ئەمڕۆ ئەی بیسن لە شوبهەی عەقلانیەکان تەنویریەکان حەداثیەکان هاوشێوەکانیان حتى لە غەیرە ئەوانیش لە لیبرالیەکان لە عەلمانیەکان خولاسەکەی بریتە لەم دووشە هەرچیش لە دەرسەکە ئەیڵێن دەتوانی بڵێ خولاسەکەی ئەم دوو وشەتانێکە ئەم ڕۆژهەڵات ناسایڵێ ئەڵێ حتى نوري هؤلاء أن الصحيح في القرآن ليس بجديد هەرچی شتێک لە قورئانە سلمان دیان مسلمانان وتیان صحیحە و تەواوە و ڕێکە ئێمە ئەبێ بیسەلمین بڵین تازە نییە پێش ئەو وتراوە ئەو شتە صحیحە وأن الجديد فيه ليس بصحيح ئەوەیشی سلمانیان وتیان ئەمەیان تازەیە ئەوسا ئێمە ئیسەلمین ئەڵێن صحیح نییە ڕاست نییە ئەو قسە بۆ نمونە تۆ کاتی ئەیسەلمێنی مناڵە سکی دایکە بەپێی قورئان بە چەند قۆناغێک دروستە بێ قۆناغی یەک قۆناغی دوو قۆناغی سێ وانە علقة ئەنجا مضغة ئەنجا ثم فكسونا العظام لحما ثم أنشأناه خلقا آخر ئەو دێ ئەڵێ هەوڵت لەگەڵەدا بڵێ وانە ئەم قسە درۆیە ئەگەر هێنات و برد و بۆی سەلمان وایە ئەوسا ئەڵێ فڵان فەیلسوفی یۆنانی پێشتر ئەم قسەی کردووە يعني ئەوەی کە هەیە لە قورئانە صحیح نییە سەلمان صحیحە ئەڵێ تازە نییە ئەمە هەموو هەوڵ و تێکۆشانێکیانە فبۆیە ئەوان هاتوون شەرحی ئەم قسەیان کردووە هەوڵیان داوە بۆ ئامانجە بەڵام لە دیوێکۆ بزانن یا نەزانن ئەلێرە شۆکە ئەڵێم بزانن یا نەزانن بۆتان دەرەکەوێ عەقلانیەکان دوو تائیفن تائیفەیەکیان بالضبط دژە دینن و ئەجزانن دژە دینن بەڵام لە پێسەی مڕە خۆیان حەشارداوە گورگن تائیفەیەکیشیان بالضبط مسلمانن بەڵام هەڵخەڵەتاون بەخۆیان نەیانزانیوە لە دیوێکۆ لە دیوێکۆ لە دینیان داوە وایان زانیوە خزمەتی دینەکەن بەڵام دینیان ڕوخاندووە کاولیان کردووە هەر بۆیە لە دێر زەمانەوە هەوڵ دراوە گومان لە عەقیدەی مسلمانان دروست بکرێت گومان لە عەقیدەی مسلمانان لە ثەوابتی مسلمانان لەوەی کە هەر هەمویان لەسەری کۆکن بۆچیش براکانم چونکە کاتێک هێرشیان هێنا بۆ سەر وڵاتانی ئیسلام لە حروبی سەلیبیەت لە جەنگی خاچپەرستەکانە کە هێرشیان هێنا بە وڵاتی ئیسلام بۆیان دەرکەوت بە چەک ناتوان لە وڵاتانی ئیسلام بۆنەوە هەر بۆیە لە مێژووە باسی قەشەیەکەکەن لە ناو سجنی مسرە لە ناو بەندیخانەیە لە مسرە کتێبێکی نووسیوە ڕاستپاردا ئەم قەشە کە پاشای وڵاتیشە لە حەملەیەک و هێرشەکەنە سەر وڵاتی مسر لە ڕوبەڕووبوونەوە ئەگیرێ ئەسیرەکرێ ئەخرێتە سجنۆ ئەوسا ڕاستپاردە و کتێبێک ئەنووسێ لەو کتێبە هاتووە ئەڵێ ئەگەر گەرەکمانە بەسەر ئەم مسلمانانە سەرکەوین بە چەک سەرکەوتو نابین چونکە ئەمان قووەت و عەقیدەیەک لە ناخیانە تۆ چۆن حەزت لە ژیانە ئەو ئەوەندە حەزی لە مردن و ڕوبەڕووبوونەوەی تۆیە ئەبێ سەرەتا ئەو عەقیدەی ناخیان دامرکێنینەوە بۆی ئامانجەکانمان سەرکەوتوو ببینتیایە
بۆیە لەو ڕۆژەوە ئیشیان لەسەر ئەوەیە عەقیدە لە ناخی مسلمانە لاوازکەن. دینداری مسلمان دینەکەی بەڕێکی نەگرێت، چونکە دینەوە لە مسلمانەکە ڕوبەڕووی ئەو بێتەوە. ئیمانە، عەقیدەیە، بیر و باوەڕە. کاتێک بیر و باوەڕەکەی لاواز بوو، عەقیدەی نەما چی ڕێگرە؟ بێ وڵاتیشت داگیرکە هیچ ناڵێی، ئەگەر خۆتیش داوای لێ نەکەی بڵێ بێ داگیریکە. هەر بۆیە وڵاتانی ئیسلام ڕوبەڕووی ئیستیعمار بوونەوە دەیان ساڵ و هەیان بوو سەدان ساڵ لەژێر ڕکێفی ئیستیعمارە، ئیستیعمار حکمیە کرد. بەڕێزان، پاڵدانەوە و وتنی عەقڵم وا ئەڵێ و عەقڵم وا بڕەکە شتێکی زۆر ئاسانە. هەر بۆیە لە دێر زەمانەوە ئەهلی علم درکیان بە خوتوڕەت و مەترسی ئەم مەنهەجە کرد. هەر بۆیە لەو مناقەشەیەی لە بینی بشری مەریسی کە یەکێکە لە سەرانی عەقڵانیەکان، ئێمە دوو تائیفەی عەقڵانیمانەیە، عەقڵانی کۆن و عەقڵانی تازە. لێرەی زیاتر جەختمان لەسەر عەقڵانیە تازەکانە، ئەگەرچی گوزەرەکەین بە عەقڵانیە کۆنەکانیش، بەڵام زیاتر جەخت دەکەین و لەسەر عەقڵانیە تازەکان. هەر بۆیە لەو مناقەشە کە لە بینی بشری مەریسی و عەبدولعەزیزە ڕوەدا، مەریسی بە خەلیفە ئەڵێ ئەیوهە الئەمیر ئەطال الله بەقاءک، خوا بتێڵێ. ئەوە شوێنی خۆیەتی دروستە بە کەسێ بڵێ خوا بتێڵێ یانە، ئێرە شوێنی نییە. ئەطال الله بەقاءک، خوا بتێڵێ و عمرت درێژکە. من لەم قسانەی ئەم حاڵی ناوم، هیچ بەڵگەیەکیشی نهێناوە. بەکێ ئەڵێ؟ بە بشری مەریسی ئەڵێ هیچ بەڵگەیەکی نهێناوە، لە قسەکانیشی حاڵی نابم. بۆ لێی حاڵی نابێ؟ چونکە ئەو ئاەت حەدیث قساکە، ئەمیش بە عەقڵی قساکە، ئەو نەسەریشی بە قورئان و حەدیثە نەکردووە، سەر لە ئاەت و حەدیثەکانە و دەرناکە. ئەڵێ ويهذي بما لا أعقله، قسانێکە والله من عقلی سەریە دەرناکەم، نازانم چی ئەڵێ. ولا التفت إليه ولا أتى بحجة، هیچ بەڵگەیەکی نێناوە. طبعا ئەو قورئان و حەدیث بە حجە نازانێ، بە بەڵگە نازانێ. ئەو بە بەڵگە ئەزانێ بڵێ عەقڵ واڵێ، عەقڵ وایوت و عەقڵ واڵێ. بۆیە کینانی ڕۆ کاتە عەبدولعەزیز ڕۆ کاتە خەلیفە ئەڵێ يا أمير المؤمنين أطال الله بقاءك. ئەم کەسە ئەو نەسەری بە قورئانە نەکردووە، لە ئاەت و حەدیث حاڵی نابێت، لە قسەکانی من حاڵی نابێت، ئیدعای علمی شەکە، ئەڕوا قسەی ئەو بدعە و گومڕایی و ضەلالەتیشم بۆ دەهێنێتەوە. بۆیە فەرمووی رحمه الله تعالى ئەی ئەمیری ئیمانداران، تۆ گوێت لە قسەکەی بشر بوو، وخوای گەورەش تەبارەکە وتعالە فەرقی کردووە لە بینی من لە بینی بشرە. وتی لەکوێ خوای گەورە باسی تەفرەقەی کردووە لە بینی تۆ و لە بینی ئەوە؟ فەرمی رب العالمین فەرمی ئەفەمەن يعلم أنما أنزل إليك من ربك الحق كمن هو أعمى. کەسێ بزانی ئەوەی خوا دابەزیوە حەقە، لێ حاڵی ئەبێ، بە بەڵگە ئیهێنێتەوە. کەسێکی تر وەکو کوێر وایە دەرحەقی. ئایا ئەم دوانە وەکو یەکن؟ إنما يتذكر أولو الألباب. نەخێر زۆریان جیاوازە. بشر ئەڵێ خوا فەرمووی لێی حاڵی نابێ. ئەی عەبدولعەزیز ئەڵێ قال الله قال رسوله، ئەو لێی حاڵی نابێ. فبۆی ئەم دوانە زۆر جیاوازن. ئەمەش ملەخەصە بریتێ لە بیر و بۆچوونی عەقلانیەکان. سەیری تاریخیشکەن بزانە قەت عەقلانیەکە بینی ناوی مابێ. کوان عەقلانیە کۆنەکان و کوان عەقلانیە تازەکان. ئەتوانم بڵێم مێژوونووسان و شارەزایان کۆکن، ئەو شبه کۆکن لەسەر ئەوەی کە ئیعتیزال نەماوە. بیر و بۆچوونی ئیعتیزال کە ڕەسی عەقلانیەکان من لە کۆنە تواونەتەوە نەماون. ئەگەرچی شبه ئیتیفاقن لە بەرگی نوێ ئەمڕۆ دروست بوونەتەوە، ئەوە 200 ساڵێکە دروست بوونەتەوە، بەڵام وەکوتم متفقن ئەو شبه متفقن کە ئیعتیزال نەماوە لەم ڕۆژە بە مۆدێلە کۆنەکەی، بەڵام بە مۆدێلێکی تازە لە بەرگێکی نوێ ئیعتیزال دروست بووتەوە. کەواتە سەیری معتەزیلە کۆنەکان کەن کوا ناویان، کوا دەنگیان، کوا ڕەنگیان. هەر بۆیە سەیری عەقلانیە تازەکان کەی لە کتێبەکانیانە، وەکو محەممەد عومارە و وەکو طه حوسێن و وەکو غەیرە ئەوان کە ئینشاڵڵا ناوی هەنێکیان هێن بۆی بیان ناسن، وەطبعا ناوی کوردەکان نایێنین،
لەبەر زۆر سەبەبی ڕئیسی هەرچی ئەڵێن هی عەرەبەکانە، هیچی خۆیان نییە، عەرەبەکانیشی خۆیان نیە، هی ڕۆژهەڵات ناسەکانە بە حەول و قوتی خۆ هەنی نمونەشتان بۆ باسەکە. هەر بۆیە باسکردنی ئەوان ئەولاترە، چونکە ئەسڵەکە ئەوانن، مەغزەنەکە ئەوانە. مادام ئێمە دەستی مەغزەنەکەتان بۆ کەشفەکەین، ئیتر ئێوە ئەزانن ئەمان لە چ مەغزەنێک کۆشت تێرن، ئەم خواردنی ئێکسپایرە لە چ مەغزەنێک کۆ دێ، تۆ ئەزانی مەهی فڵان مەغزەن و ئێکسپایرە لێی ناخۆی، ئەڵێ کەڵکی نییە، تووشی سەرەتان مەکە. بۆیە تەماشاکەی ناوێن نییە، هەمویان چونتە زبڵدانی مێژووە. ئەوانەشیان لە سەردەمی تازە دوو کەس مەدحیان کات، دوو کەس تۆمەتیان بۆ دروستەکە، دوو کەس حەقیقەتیان لەسەر باسەکە. وەکو بۆ نمونە وەکو سید ئەحمەدی هندی، وەکو محەممەد ئیقبالی پاکستانی، وەکو جەمال الدینی ئەفغانی، وەکو عەبدوڕەحمان کەواکبی، وەکو رافع الطهطاوي وەکو هەموو ئەمانە سید ئەحمەد و ئەزانم مؤرخین شبه متفقن پیاوی ئینگلیز بووە. ئەگەر بێنە سەر جەمال الدینی ئەفغانی تەڵەبەکانی خۆی کە تەڵەبەی بوون ئەڵێن ماسۆنی بووە. ئەگەر بێنەوە بۆ طهطاوی، ئەوە یەکەمین کەسێک کە دەستوری فەرەنسی وەرگێڕاوەتە سەر زبانی عەرەبی. ئەیتر چاوەڕێی چیەکەی لە کەسێک یەکەمین کەس بێ دەستوری فەرەنسی وەربگێڕ و بێ بیخەیتە ناو قانونی مسریوە بۆی شەریعەتی ئیسلام بەلا بنێی. و إلى آخر عەبدوڕەحمان کەواکبی و غەیرەوانش هەر هەمویان باسی بکە بیهێنە، ئەگەر دوو کەس بڵێ فڵان چاقی کردووە، هەر خودی مێژوونوسان، خودی تەڵەبەکانیان، خودی دەوروبەرەکانیان ئەڵێن وەڵا ئەوەشی کردووە. باسی عقل براکانم، باسی عقل و عقلەکان و عقلانیەکان زۆرێک لە خەڵکی ئەمڕۆ فریو داوە. بۆ لەبەروی عقل بە ڕێزە، مەخلوقێکی خوایە، وای گەورە ڕێزی لە عقل ناوە، وەکو باسێکین بە حەول و قوتی خوا لە قورئانە بانگ تەکا ئەڵێ لەگەڵ عقڵە، قسە لەگەڵ عقڵاکە، بیر کەرەوە، تێ بفکرێ، بیرت بجوڵێنە. لەبەروی عقل بە ڕێزە بۆیە بە باسی عقل زۆر کەسیان فریو داوە. بەڵام سەیری قورئان کەن، رب العزة تبارك وتعالى ڕێزی لە عقل زۆر گرتووە. واتە کاتێ بانگی کردی بۆ عقل، وا مەزانە لە ئیسلامە عقل لای تۆ بێڕێزە، عقل لای تۆ موهانە، بێحورمەتی بەرامبەر کراوە، عقل لای تۆ زۆر بەڕێزە. بۆی سەرکەوتوبی ئەبێ لە شوێنی زەلیلیەت و کەمیوە لە خۆت نەڕوانی، بۆی سەرکەوتوب من براکانم. قەد وا مەزانن، واش بیرتان نەڕوات، ئیسلام دژی عقڵە، ئیسلام دژی علمە. باسی علمیان کرد سەر هەڵبڕە تا ئەگاتە هەورەکان بڵێ یەکەمین ئاەتی کتابەکەی خوا چییە؟ ئیقڕە. باسی عقلەکەن بڵێ لە ئیسلامەکەی منە حەدی تەکلیفە، یعنی ئینسان مکەلەف نییە، تەکلیف لێکراو نییە، داواکراو نییە ئەحکامە شەرعیەکان جێوەجێکە ئیلا ئەبێ عاقڵ بێ، شێت بۆ ئەحکامەکانی لەسەر هەڵەگیرێت. ئەمە ئیسلامە، ئەمە لە ئیسلامەکەی لای من ئەمە عقڵە لەلایە، ئاوا سەیری عقلەکە، ئاوا لە عقڵ ڕوانوێتی. لعلكم تعقلون أفلا تعقلون إن كنتم تعقلون إن في ذلك لآيات لقوم يعقلون وإلى آخره. إن شاء الله فصلك تايبت ما نبو مكانة عقل وفضل عقل الإسلام وإسلام شون لعقل روانويتي شو كان باس زور قرنجا زور كسبوا خلاص الله كورا كوا إسلام باسي عقلي كردو كوا حرمتي عقل لبري أو زور باسي عقلك وازني ليتو باسي عقل ناتو لكاتك القرآن زياد للصد شون باسي عقل كراو زياد للشص شويني بمشتقات عقل لهني شوين تري بلب بالنها أما هموي لمعنى كان عقله جاري وهين قلبه هنا لشوني عقل بكاري هنا أجر أوانش بخي تبالي أو لصد يجتي أبري أرواته سلام هربويا پروردگار تبارك وتعالى هر باسي عقلي نكردو مدحي عاقل كان شي كردو لشندين آيات القرآن هربويا ابن تيمية فرمي العقل شرط في معرفة العلوم
وكمال صلاح الأعمال وبه يكمل العلم والعمل. واتە عقل مەرجە بۆ ئەوەی ئینسان لە زانستەکان معریفەتیە بێ، پێی بزانێ، درکی پێ بکە، لێی تێبگا، لێی حاڵی ببێ. بەڵام هەر لە سەرەتای ئیسلام و خەڵکانێک دروست بوون و چەکەرەیان کرد کە لە سەرەتا یا لە کۆتایی سەردەمی سەحابە بوو، با بڵێین کۆتایی سەردەمی سەحابە بوو، دەنگێک بەرزۆ بوو تەقدیمی عقل بەسەر نەقل، دروستتر بڵێین تەقدیمی ڕەئی بەسەر عقل، بەسەر نەقل. چونکە وتم دروستتر بڵێن ڕەئی نەڵێن عقل، چونکە لە ڕاستیە ورد بوویتەوە ڕەئیە نەک عقل. چونکە ئەگەر بڵێ عقل، عقلی کێ؟ عقلی کێ؟ عقلی تۆ، عقلی ئەو، عقلی 100 ساڵ پێشێستا، عقلی 10 ساڵ پێشێستا، یا عقلی 200 ساڵ پێشێستا، عقلی گەنج، عقلی گەورە، عقلی عالم، عقلی ناعالم، عقلی زۆر زیرەک، عقلی متەوەسط، عقلی کێ؟ عقلی فیزیاییەک، کیمیاییەک، عقلی بیرکاری زانێک، عقلی کەسێک لە بوارێکە لێزانە لە بوارێکی تر نازانێ، عقلی کێ؟ فبوویە دروستتر ئەگەر لە ئیستیعمالی جەوتمان عقل من بابی التەجەوز کە لەفزێکە زۆر دووبارێت و ئەڵێن عقل لەم جۆرە شوێنانە، ئەگەر نا ئەدەقتر وایە بڵێ پێشخستنی ڕەئی بەسەر چییە؟ بەسەر نەقلە، نەک عقل بەسەر نەقلە. وتیشمان عقل، عقلی خۆی، عقلی قاسری خۆی، نەک عقل بەمەعنە عامەکەی کە شتێک بێت دژی عقل بێ، دژی عقلی ئەوە، لە سەردەمەکەی ئەوە، لەو ساتەی ئەوە، لەو وەختەی ئەوە کە عقلی ئەوەندەی بڕی کردووە وتوێتی ئەم شتە کە لە کتاب و سونە هاتووە دژی ڕەئی و بۆچوون و عقلی منە. ابن القيم رحمة الله عليه أفرمي إن هذه المعارضة يعني بين العقل والنقل أم نسازانا كخلقك بيوايا نسازيها نقنجانا لبين عقل ولبين نقل هي أصل كل فساد في العالم. سرتاو أصل بنماي هرشي خرافها لم دنيا اللي رو دروس بوا بوشي چونکە مێژونوسان ئەڵێن بە درێژایی مێژوو مرۆڤەکان لە ژێر سوڵتانی دەقابوون، بە درێژایی مێژوو هەموو مرۆڤەکان بە گوێرەی دەق ڕۆشتونەتە ڕێوە، دەقی ئەو ئاینانی کە پەیڕە و پیادەیان کردووە ئیتر دوای ئەوە گومڕابوون و لاڕێبوون. ئەمما مرۆڤەکان هەمیشە دەقیان لا گەورە بووە، دەقیان لا گەورە بوو، کەی بیریان کردەوە و عەقڵیان خستە پێشی، عەقڵی خۆیان خستە پێشی دەقەکانەوە، ئەو کاتی بینیان نەقڵێکی شێواو هاتوۆتە بەردەستیان، دینێکی تێکدراو، دینێک سەر و بەری بەیەکۆ نییە، دینێک بە عەقڵی هیچ کەسوە ناڕوە. کابرا ئەڵێ ثالث و ثلاثة، کابرا ئەڵێ عیسا هەم خوایە، هەم کوڕی خوایە، هەم یەکێکە و هەم سیانە. دەی وەرە عاقڵێکم بۆ بێرە لەم سەر ئەرزەمن بۆ حلکە، حل ناوێ بیهێنە و بی بە ئەگەر یەکە چۆن سیانە، ئەگەر سیانە چۆن یەکە. بۆیە هاتن چار نییە تاکەی ڕازی بن بەم زوڵم و زۆرەی کەنیسە لێمانی ئەکا. بۆیە هاسیان ڕاپەنین شۆڕشی فەڕەنسا، ئەو شۆڕشەی کە دنیای گۆڕی، چی گۆڕی؟ شۆڕشی فەرەنسا کە لە ساڵی 1700 بوو، 1789 ئەلەو دەوروبەرە شۆڕشی فەرەنسا ئەکرێ ئەم بۆچوونەی کەنیسا. هەر بۆیە ئەگەر بزانن شیعاری شۆڕشی فەرەنسا چی بوو؟ بەڕیخۆڵەی قەشە ملی پاشا بخنکێنە، چونکە قەشە و پاشا ئاوا بوون لەگەڵ یەکە، پاشا لە قسەی قەشە دەرنێچوو، لە قسەی کەنیسە دەرنێچوو، دژی عەقڵ بوو. ئەمانە بە حەول و قووەتی خوا زیاتر لە ڕۆمەسەری لە چیرۆک و بەسەرهاتی مێژووی سەرهەڵدانی عەقڵ خستنە پێشی نەقڵەوە چۆن دروست بوو لەوێ زیاتر درێژەی پێدەم. بەڵام بەسەکەم لە چی بوو؟ بۆچی وتیان بە ڕیخۆڵەی قەشە ملی پاشا بخنکێنە؟ طبعاً ڕیخۆڵەکەی دیارە کوشتوتە، یعنی بیکوژە و ڕیخۆڵەکەی دەرکە ئەوسا ملی پاشای بێ بخنکێنە. بۆ لەبەرەوەی زۆر دایمرکانەوە، زۆر کەپتی کردن. والشيء بالشيء شت أخات بيري إنسان چی واکە گالیلۆ ئەکوژرێ؟ گالیلۆ خۆزان کێیە؟ ئەو کەسەی کەوتی زەوی خڕا لە ساڵی 1633 محکەمەی گالیلۆ کرێ ئیقامە جەبری ئەخرێتە سەری و دوای تووشی نەخۆشی دێ لە ئیقامە جەبری ئەو نەناڵن کە سەردانی کا و حەسڕ یەکەن دوای
گالیلۆ ئەمرێت هەر بۆیە زۆر کەس بازان گالیلۆ عیدام کراوە بزەبت ئەوە عیدام نییە بۆچی بەس دەبێتی زەوی خڕە تیان چۆنە بێ زەوی خڕ بێ تیان ئەمە دژی تعلیماتی کەنیسەیە دژی تعلیماتی دینە کام دین ئەو دینەی کە کەنیسە خوێنەوەی بۆ کردووە دەرنەتیجە کردیانە سژن بۆیە عاقڵەکان پڕ بوون خەڵک و ڕوژە ئەوسا شۆڕشێک بەرپا بوو دینیان بە شێوەیەک بەلانە تاوەکو ئەمڕۆ ئاساوارەکانی ماوە بە ئاشکرا نەماوە دین لە ناویان ئەڵێم ئاساوارەکانی لەبەر دیقەت لە عیبارەتە چونکە ئێستا سەیری ئاڵای زۆرێک لە وڵاتانی ئەوروپا بکە ڕسمی مەسیحی پێوەیە ڕسمی سەلیب ئەوەی ڕسمی سەلیب بە ئاڵاکەی وە نەبێ لە دروشم و شیعارەکەی هەیە بەڵکو لە ئاڵای فاتیکانە کلیلی بەهشتی شیها پێوە یعنی خۆمان نەیدەین هەر کەسێ ناڕاتە باش هەلای خۆمانە دەیتۆ تەسەوڕ کە فاتیکانی طبعاً لە فاتیکانیش هی نەکرێ محاسبە ئەکرێ و محاکەمە ئەکرێ فاتیکانیش بڕێری بۆ دەرەکەن فاتیکانە کلیلی بەهشت بەقەی ئاڵاکەی وە بێ و پێی وا بێ من نێڵم من ئیزن نەدەم کەس ناڕاتە بەهشتەوە و دەرگای عەقڵ داخا لە خەڵک چۆن ڕاناپەڕن چۆن شتێک بڵێ دژی عەقڵ بێ ئەو دژت بۆستێتەوە ئەی عەقڵەکان چۆن ناجوڵێن هەر بۆیە هەڵەکە لێرەوە دروستە بێ کاتی عەقڵانەکانی ناو ئومەتی محەممەد تێن دژی دین ئەوەستنەوە بۆ جگە لە تەقلیدی کوێرانە نەبێ کوێی دین دژی عەقڵە قورئانەکەتان بکەنەوە ئەگەر قورئانی ئێوەی وەی خوێنن قورئانەکەتان بکەنەوە بزان لە چەند شوێنی قورئانە لەگەڵ عەقڵە قساکە بزان لاپڕەیەکی قورئانی قسە لەگەڵ عەقڵانەکە لاپڕەیەکی قورئان هەیە نەڵێ عاقڵەکە بیرکەرەوە تێ بفکرێ ئەگەر ناوی عەقڵی تیانە بێ غێر مباشر باسی عەقڵت بۆکە بزان لاپڕەیەکی قورئانەیە ئەلێرەوە تەقلیدەکە دروست بوو هەر بۆیە ڕسوولی خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام لەتەتەبیعن سەنەنە من کان قبلکم حەذو القذة بالقذة حەذو النعل بالنعل يعني چی نعل بالنعل دوو لە ڕوتان سەیری دوو تا پێڵاوکەن فەرقیان هەیە لەگەڵ یەکترا لە حەجم لە قەبارە لە هەمووی وەکو یەکوایانە يعني ئەگەر ئەوان تا نعلێ بن ئومەتەکەم ئەبێتە تا نعلەکەیتر بەشێکیان ئەبنە تا نعلەکەیتر بزەبن ئەوان وایان کرد لە زوروفێکی خۆیان لە بارودۆخێکی تایبەت عوزری خۆیانیان هەبوو ئەگەر هەیان بێت عوزری خۆیانیان هەبوو ئینسان عوزری هەیە لە زوڵم و زۆر بەرەوە حەق بڕوە نەک لە زوڵم و زۆر لێکرا دین وەلانی تو بڵێ دین نابێتە دەخولی کاروبارەکانی تری ژیان کە دەعما لە قەیسەڕی لە قەیسەڕ وما لله لله هاتن هەمان نوسخەیان دووبارە کردووتیان کاکە ئەوروپا وای لێ هات بەچی وای لێ هات ئەوروپا بەچی وای لێ هات وتیان ئەوروپا وای لێ هات بە شوێنکەوتنی چی بە شوێنکەوتنی عەقڵ و بەلانانی دین هەدەی با ئێمە شوێنی دین شوێنی عەقڵ کەوین و دین وەلا بنین بەڵام سبحان الله خوای گەورە تەبارەکە وتەعالە ئاەتمان پیشانەدا کە ئەمانە کاذب و ڕاستگۆنین کێتوانە نمونەیەکم بۆ بینە تۆ لە جیهانی ئەمڕۆ کە پارێزگاریان کردووە لە بێدینی خۆیان شوێنی ئەوروپاش نەکەوتون لە ئەوروپاش پێشکەوتوترن تقریبا وتمۆکێ ها یابان ئێستا یابان سەیری سەقافەت و تەقالیدی یابانی بکە تا ئێستا پارێزراوە لە یابانە سەقافەتی خۆیان تەقالیدی خۆیان کولتوری خۆیان زمانی خۆیان پارێزگاریان لە هەر هەمووی کردووە ئایا کەستان گومانی هەیە یابان لە پێشکەوتن لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووبواری دنیایی و لە ئەوروپاش پێشکەوتوترەیانە پارێزگاری کردووە لە بێدینی خۆی ژیانە کە ئەوروپا دیندارن ئەوروپا ئاینی گاوریان هەیە وانە ئەمریکا دیسانەوە ئاینی گاوریان هەیە کاتی ڕئیسی وڵاتە سوێنەخوا دەزهر ئنجیل داهەنە وانە ئەی یابان لە بێدینی خۆی بەردەوامەیانە لە بێدینی خۆی بەردەوامە پارێزگاری کردووە لە سەقافەتی خۆیانە پارێزگاری کردووە لە سەقافەتی خۆی ئەو دینەی هەیەی دەسی بەو دینە نادینەی خۆی وەگرتووە کە دینی بوزیەت و هاوشێوەکانیتی کە دەستیان پێ وەگرتووە لە وڵاتی یابانە مەبەستەکەم لە چییە مەبەستەکەم لەوەیە سڕی پێشکەوتنی ئەوروپا وەلانانی دین نەبوو و پێشخستنی عەقڵ نەبوو عەقڵ بێتە حاکم بەسەر نەسەکانە بەڵکو دینێکی خوڕافی کە دژی عەقڵ بوو ئەو دینەیان وەلاوەنە بۆیە دینی ئیسلام ئەو دینە نییە تا تۆ بێ ئەو داواکاری لێ بکەی کە کاتی خۆی ڤۆڵتێر و کێوکێ لە سەردەمی خۆیە ئەیان کرد لە ڕۆژ ئاوە بۆی دین وەلا بنێن و دین دوورخان وەلا لە بوارەکانی تری ژیانە بۆیە ابن القيم رحمه الله فرمووی هي أصل كل فساد في العالم
أم عقل نقل بي دجبيك بي أصلي هم فسادك لم جيانا، وهي ضد دعوة الرسل من كل وجه. دجي بانوازي بيغمبرانا بو برا كانوا بو دجي بانوازي بيغمبرانا سرج بدن كي دقكاني فرموا قرآن هي كي كي أم قردونا ودنيا دروس كردوا خوا دروسي كردوا كز قماني هيا لو بري محكمية دروس كراوا أم قردونا إنسان كاتب بيرة كاتو لم قردونا سري صورنا مني لجوانيا كي ولا محكمية كي بلا سري صورة مني كواتو خوايكي عالم زانا خبير عليم سميع بصير قدير حكيم همشتك لجي خوي دانا بوردي دروسي كردوا سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى وأعطى كل شيء خلقه همشتك خوي قول تبارك وتعالى قدريك وأندازيك وبوردي وبجواني وبريكي لقد خلقنا الإنسان في أحسن تقويم همشتك بو بريكي وجواني ودروس كردوا خوايك من بريكي أم قردونا دروس با أكري فرمايشتي بفرمي جيجي عقل به ناكري ورد بنو أكري فرمايشتي بفرمي دجي عقل به بلام أكري فرمايشتي بفرمي عقل دركي بينك أكريت يعني للشرع اشتيك أبيني مما يحار فيه العقول ولا ترى فيه ما يحيله العقول أو تحيله العقول واتلم شريعة اشتيك نابيني العقل بي مستحيل بي بلي محال اشتيوا شون بي بس اشتيكي تيايا لم إسلام عقل بلي أمشتا حاير ماما أكري إسلام اشتيكي تيا بي عقل تيايا حاير بي بس اشتيك نالي عقل لا مستحيل بي محال بي رونا برزكانم أو قاعدة بي لا تانا هر اشتيك نتشو عقله نتشون عقلك هي أوي عقل تيايا حائرة بي نجي أوي لعقل مستحيل محال واشتيوا نابي الروبدات وصار خصومهم إلى ضد ذلك بل يفرمي من كل وجه فإنهم دعوا إلى تقديم الوحي على الآراء والعقول كاتب بيغمرك فرمان يقفرمي أقربون نبرا برزكان أقربون من عقل حاكم بهاتني بيغمران هالزيادة وانيا كواتا هالكسي عقل يخوي بكاتا حاكم عقل جيبجيك وطواز لها مش تبين واضحة عقل بخبيشو بيغمران بوهاتون أقل أسأل أصلي عقلان كان بهاتني بيغمران زيادة بو زيادة چون كمسألة عقلية يو نالن عقل بحاكم بيكون إن شاء الله نقلي خوان خوين قصي خوان قال نبي عقل حاكم به هم لا عقلان كان يكون هم لا عقلان طازة كانش دقينا خوينو كبي عقل حاكم بك عقل حاكم بو أوسا بيغمران بوهاتون أصلا زيادة مصرفي خمن زيادة مصرفي فيلا زيادة مصرفي نعوذ بالله لسرق سيوان دروس به بو زيادة مصرفي دروس به إيش ماني قرص كردوا بيغمبران هاتون إيشي خلقيان قرص كردوا چونك أجر أوان نهاتان إما يقجر عقلي خما نخصه إيش وسير ما نكردو ليه أقول يعني وطو عقل من بريكا بريناك لايدا أما بيغمبران هاتن إيش كمان ينقرص كرد أو ساب بين بيدين لقصي بيغمبران أو ساب بيقرا وبرده وبزاني نوايا وانية وصحة وغلطة أو سا نجاة من أبوه أجر بيغمبران نبوه يقصي نهاتا عليه الصلاة والسلام أم زحمتيش من لك والله بوه إذن لبري بار آساني بار قرانيان بومان هنا بيغمبراني خو عليه الصلاة والسلام أما بريت له خلاصي بيروك عقلاني كان أجر همشت أيدين لعقل أصلا بيغمبران بوهاتو هاتنيان زيادة يوكات هربوية وتمناسان دنيان سنج بدن درسي أمره چندين شبهي من هالوشاندو لكاتي كيما هشتا خليكي مقدميكين هشتا ناتوين دناسان دنيا عقلاني كانش فبوية لكوتا يتم بحول قوتي خوابوتا اندرك مالا كان مالي چيا مالي عنكبوت بوية بو آية دسمان بيكر وإن أوهن البيوت لبيت العنكبوت أفرمي رحمة الله عليه بيغمبران هاتون خلق بان كان وحي بغلية بيشي آراء وعقل كانوا وصار خصوهم إلى ضد ذلك أو الله فرمايشتي خوايا بيك أو أن الله جاري بابزان عقل من شيء يجي أي لو هني جار عقل بل من قبولناكم شو عقل هر خوينية مؤثرات دور بري جينجيا خلق
ئینسان جاری وایە تووڕێ نەتەن بیسۆ لە شەریعەتە ئینسان ئەگەر قازی تەنگەتاو بێ بۆی نییە حکومدا، قازی تووڕە بێ بۆی نییە حکومدا، قازی برسی بێ بۆی نییە حکومدا. بۆ تەماشاکەی مؤثیراتی خارجیشە لەوەشێ قازیەکە زۆر عاقڵیش بێ، یەکێ لە مەرجەکانی قازی ئەوەتە زۆریش عاقڵ بێ، زۆر بیرتیش بێ. تەماشاکی زۆریش عاقڵە، زۆر بیرتیژە، شایستەیی قەزاوەتی تێدایە، بۆیە بۆتە قازی. بەڵام برسی بێ بۆ نییە حکوم دەی، بۆ چکە تەئسیر لە عەقڵێکە حکومدا بکات. کەواتە یەختەلیف جیاواز. أفرمي فأتباع الرسل قدموا الوحي على الرأي والمعقول، وأتباع إبليس أو نائب من نوابه قدموا العقل على النقل. هل بو يبرا كان بمقصش كوتاي بين ما درسك إن شاء الله تعالى أو جو تانية عقل سنورك هي عقل سنورك هي لو سنور زيادة الناطواني عقل مخلوقك إخوائي بيركنو عقل مخلوق أنا هم مخلوقك إخوة ده صلاة كاني سنورك يعني سيدي تشابي إنسان كان استا منو إيوش كسمان أزانين شي لو ديوي أو ديواريا نازل بلكو استا لنا أمز قوتا پشتی ئەو دنگە من نازانم ئێستا کەس لە پشتی ئەو دنگە دانیشتووە یا دانیشتووە، چاوم ئەوەندە بڕەکە ئەنجا سەمعیشم بە هەمان شێواز. ئەگەر کەسێ بانگم لێ بکە لە مەسافەیە کۆتوانم گوێم لێ بێ، لەوە دوورتر گوێم لێ نییە، کەواتە ئەویشم مەحدودە. بۆنکردن شتێک نزیکتر بێ بۆنیەکەی، بەڵام لە سنوورێک ڕۆشتە ئەولاتورە ناتوانی بۆنیکی، ناتوانی بۆنیکی. هەموو شتێک لەم گەردوونە مەخلوقی خوایە، وهموش تيكيش لم قردونا كمخلوق خوايا سنورك هي له حد ينتهي إليه. أما أنتنا لن عقل سنورينية أخذ شون زلامك بي خدشتو بيابانك تشي بي أكري شوني وهاي لدى صلاة إنسانية شتي وهاي لقدرتي عقلانية ولا بعقل بلي شون عيسى عليه السلام. طبعا عيسى مردو يزنو كردوتو متواترة، چۆن عیسا عليه السلام مردووی زنووە کردو چۆن ڕوحەکەی دووبارە ئەهێناوە ناو گیانی مردووەکە، بزن عقڵ هەیە پێت بڵێ چۆنە. بڕۆ بە عقڵ بڵێ هەدەی بێزەحمەت پێمان ئەڵێن چۆن چۆنی ڕوح لە لاشە دەرەچێ. ئەسڵی پێمان ئەڵێن ڕوح چییە؟ عقڵ ئەزانێ؟ نازانی. ئەی بینێ کارەبا ئەوەی ئێستا کە ژیان ئەمڕۆ بە کارەبا وەستاوە، بەشێ زۆری ژیان کاڵێن کارەبا نەمێنێ ژیانی تەکنۆلۆژیا و دنیا ڕائوەستێ، ژیانی تەکنۆلۆژی دنیا. هذه كي كهرباء بيني وتايس همان أسوار كان يبيني. إذن برزان هموش تيك سنوري كي هي عقل جديد سانوا سنوري كي هي و سيرك جهالوا إنسان جاري وهي اشتكى ألان لأوروبا وايان كر أوروبا تشون السرمان أوروبا صاروخي كان دروس كر يكسر اعتراف وجهل خويا قال بلا بخوا من نازان اوان زان اوان دروسيان كردوا بزري خوا فرموي الله والله عقل مريناك هكذا ليه بلا اوروبا واي كرد اوروبا بو امريكا صاروخي هلدا يا فلان نشتيان كشف كردوا فلان شدواكا ما شاء الله هيجي جي لنا زانية طبعا بس شيء سقيه بويا بلا كان مرد بيتو العقلانه كان يكي المساله كان بريتي لسقنبون بخوا يسقنبون بو كتابيك لبردسمانه كقرآن لو حديثانيك لبردسمانه كأجمل شبهه كده شبهه عقلانه كان مسألة لسر سنة ولسر قرآن دروسي كان خوائر بتبارك وتعالى جزيرك بياكم شنك لدرس كاني ترتانا والله أو شبهانا أدريته وكدروسي كان لباري حديث ولباري قرآن بمش ديما كوتاي درسي أمروما مقدمك هني باسي قرنقم هبو خزمتاني بكم بلام بالي الراب والسن إن شاء الله تعالى درسي دوم خوائر بتبارك وتعالى جزيرك تلكين با أو مقدميك بنيازن خزمتاني بكين بلام لبروي اعتمادنا كي نسر كتابك أو شتاني إلين لا يخوتان تقيدي كان شون كوا أزانم دورك لك وتاي امتحاني تيوانية بو إلى يخوتان أو شتاني إلين تقيدي كان خواهي قوله هداية من دو رحمة لبكا ولمان ببولي اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما ونعوذ بك من علم لا ينفع اللهم إنا نسألك موجبات رحمتك وعزائم مغفرتك والغنيمة من كل بر والسلامة من كل إثم والفوز بالجنة والنجاة من النار والحمد لله رب العالمين. شهد الله أنه لا إله إلا هو والملائكة
وَالْمَلَائِكَةُ وَأُولُو الْعِلْمِ قَائِمًا بِالْقِسْطِ لَا إِلَٰهَ إِلَّا هُوَ الْعَزِيزُ الْحَكِيمُ